بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. براني برز خوشويس خوشكاني زدا عزيز، بابتك هي زور دمك برسيار وقفتوغوي شرعي لسركري وخلقاني همتشين وهمجور قصي لسركن، أو بابتي تور بازرگاني كان يا بازرگاني كردن بتور وجوازي لنيوان أمدو زاراوية چيا. طبعا من زۆر دەمێکە ئەم بابەتە وروژاوە و ڕۆژانش بە تەلەفۆن و بە فەیسبوک و بە ئیمێڵ و بمانە پرسیارمان بۆ دێ. من پێم خۆش نەبووە قسەی لەسەرکەم لەبەرەوەی ئەم بابەتە پێشتر من قسەم لەسەر کردووە لەسەر کۆمپانیا هاوشێوەکانی و لە کتێبی دیاردەی سوخۆری ئەم بابەتەم بە وردی ڕوون کردوێتەوە. هەرچەند ئەو کاتە ئەم کۆمپانیایانی کە ئەمڕۆ زیاتر زەق دەرەکەون ئەو کات بوونیان نەبوو، بەڵام ئەمانە هەمویان یەک حکمی شەرعی شمولیانەکە، چونکە عیلەی مشتەرەکیان هەیە، واتە خاڵی هاوبەشی نێوان بازرگانیەکان یەک خاڵە. گۆڕینی ڕوخسار و کاڵاکان حکمە شەرعیەکان ناگۆڕێت، چونکە ئێمە ئەڵێن دائما حکمی شەرعی پەیوەستە بە ناوەڕۆکەوە، ناو حکمی ناوەڕۆکەکە ناگۆڕێت. بەڵام ئێستا لەبەرەوەی خەڵک زۆر ئیلحاحەکە ناچار بووین وەکو واجبێکی شەرعی بەوەی من بەلایکەمەوە ڕەئی خۆم تێگەیشتنی خۆم بۆ ئەم بابەتە و من چۆن لێتی ئەگەم لە ڕۆ شەرعیەکەیەوە بە ئەمانەتەوە ئەم بابەتە بخەمە ڕوو. من پێم خۆشە هەموو لایەک ئەوە بزانن کە من بەرژەوەندیەکی تایبەتم لەم بابەتەیان نییە، یعنی من کۆمپانیایەکی منافیس یا بۆ نمونە مەسلحەتێکی بازرگانی تر یا بۆ نمونە دەستێک هەبێ دافع بێ بۆ ئەوەی کە من زەرەر لە بەرژەوەندی کۆمەڵی خەڵک بم، خوا شاهید ئەمانە هیچی وجودی نییە و ئینەما ئەمە واجبێکی شەرعیە. خەڵکانێک زەرەر دەکەن لە دەرەنجامی ئەم قسانی ئێمە دایمەن وایە، یعنی تۆ کە ئەتەوێت لە بابەتێک قسەیە بکەی خەڵکانێکن زەرەرەومەندن، بەڵام مەسلحەتی عام دائیمەن بەرژەوەندی گشتی و حکمی خوا لەسەر و هەموو شتێکەوەیە کە ئینسان پێوەی بابەت بێ و خۆی بۆ یەکلا بکاتەوە. خاڵێکی تر ئەو خەڵکانی کە لەم جۆرە کۆمپانیایەتیەوە گلاون و کاریان بۆ ئەکەن یا تەسویقیان بۆ ئەکەن، ئەم خەڵکانە زۆربیان خەڵکێکی باشن، خەڵکێکی پاکن. ئێمە گومانمان نییە لەوەی ئەگەر ئێمە تەوسیف شتێکەکەین بە حرام مردنیە بکەرەکانی حرام خۆر بن، نا ئێمە ئەمانەی ئەویان بۆ تەوزیحکەین کە ئەوانە خۆیان لە حرام دوور بخەنەوە. ئەمە ئیتیهام نییە بەوەی کەس بە شوێن دەست بڕین و فێڵ و ساختە چێتیە ئەگەڕێنا. ئێمە کە تەوسیفی شەرعی ئەەکەین ئەڵێن ئەم بابەتە ئاوا تەوسیفە شەرعیەکەی ئەکرێت. ئەو خەڵکانی کە لە ناویان ئێمە قاعیدەیەکمان هەیە، قاعیدەکە ئەڵێ قد يقع الإنسان في الكفر ولا يقع الكفر عليه، تەنانەت نەک بۆ حەڵاڵ و حرام بۆ مەسەلەی کوفر و ئیمانیش جاری وا هەیە کابرا کەوتۆتە کوفرەوە بەس کافر نییە، یا بە هەڵەتی کەوتووە یا لە ڕووی نەزانیەوە تی کەوتووە یا بە زۆر تی کەوتووە، ئەمانە هەمووی واردن کە تەوسیفی معاملەیەکیشەکەین کە ئەڵێن حرام مەرج نییە بکەرەکانی ئێمە تەوسیفیانکەین بە حرام خۆرەکان، نا ئێمە تەوسیفەکەین ئەمە حرامە بۆ ئەوی ئەوان وازی لێبێنن. خەڵێکی تر کە گرنگە وەکو پێشەکەی بیزانین بەڕێزان ئەوەیە هەندێک خەڵک لەم بابەتانە قسە ئەکەن، فتوا ئەدەن پەیوەست نین یا پەیوەندیان نییە، شارەزایی و خیبرەیان نییە. لەبەرەوە زۆربەی ئەو بەڕێزانی کە دێن مناقەشەی ئەکەن لەم بابەتانەیە، مناقەشەی حەڵاڵ و حرامەکەن، مختص نین، تایبەتمەند نین تا مناقەشە بکەی لەگەڵیانە. خەڵێکی تر ئێمە پێمان خۆشە ئەم بابەتە واقعيا وموضوعيا قسەی لەسەرکەین بۆ ئەوەی نەکەوینە هەڵەوە، چونکە دائما الحكم على الشيء جزء من تصوره. بڕیاردان دەربارەی شتێک هەڵقوڵاوی ئەو تێگەیشتنەیە کە تۆ بووت هەتە، ئەگەر تێگەیشتنەکە هەڵەبێ فتواکەش هەڵا ئەبێ، لەبەرەوە بێت تۆ موضوعيا لە ڕووی بابەتی و زانستیەوە تی بگەی بابەتەکە ئەوجا ئەتوانی فتوایەکی دقیقی لەسەر بدەیت. خەڵێکی تر ئێمە زۆر جارکاڵین ئەم بابەتانە حرامیەکی تایە، أو آيات أدن بتشاومانا كخواي پروردگار فرمي ولا تقولوا لما تصف ألسنتكم الكذب هذا حلال وهذا حرام لتفتروا على الله الكذب. على توبوشي بو خود علي أما حراما كاكي من تورا آياتك وكو خوي بوم بخينا روا خواي قولا فرمي ولا تقولوا لما تصف ألسنتكم الكذب تحليل بيش تحريم فرمي هذا حلال وهذا حرام. بوتو كحلال كردو شدني من كعلم حرامه بوتو من متهم بوي كمن حلالي خوام حرام كردو اي تو متهمني بوي حرامي خو حلال كردو لكانتك موضوعي حرام حلال كردن قرستر لحلال حرام كردن بوشي چونك اما لجانبي تحريمه هنديك شت هي لواني لاصلا حرام نبي اما قالين حرامه بوشي حرامه لباب سد ذريعه حرامه چونك يؤدي الى المفسده في الراجح سد ذرائع كمصادر حكم شرعي هەندێک بابەت هەیە لە ئەساسا حرامنی ئێمە ئەڵین حرامە بۆ چونکە زۆربەی کات ئەمە سەر ئەکێشێ بۆ حرام یا خەڵک بە حرام بەکاری دێنێ، کەواتە ئێمە ئەکرێ هەندێک حەڵاڵ بەرتەسکەینەوە بۆچی لەبەرەوەی مەفسەدە ئەدا ئەکا بۆ حرامەکان، بەڵام تۆ ناکرێ حرامی خوا بۆ خەڵک واڵا بکەی لە کاتێکا ضرورەتێک نییە. إمام عمر أفرمي كنا نترك 9 أعشار الحلال مخافة أن نقع في الحرام.
ئەفەرمی ئێمە نۆ لە سەردەی حەڵاڵمان نەئەکرد لە ترسیەوەی حرامێک نەکەین کەواتە ئاسانیە تۆ بێ لە بابی وەرع لە بابی زوهد کۆمەڵێک حەڵاڵی شواز دەبێنی کە حەڵاڵی ڕوونن چ جای ئەوەی ئێمە بین حرامە ئاشکراکان ئێمە ئێستاوەمان لێ هاتووە حرامە ئاشکراکانیش ناتوانین بڵێ حرامن لەبەرەوەی خەڵک پێمانەڵێ ئێوە حرامی حەڵاڵی خوا حرامەکەن ناکاکە ئەم ئاەتە مەفروزە علمیەن وەکو خۆی تەوسیف بکرێ خوای گەورە ئەفەرمێ مەڵێن ئەمە حەڵاڵە لە پێشا دوایی ئەفەرمێ مەڵێن حرامە کەواتە تەحلیلەکە پێشی تەحریمەکە ئەخا هەندێک حرام هەیە لە بابی وەرع ئەکرێ نەکرێ حەڵاڵ هەیە لە بابی وەرع ئەکرێ نەکرێ لە بابی زوهد ئەکرێ نەکرێ هەندێک حەڵاڵیش هەیە لە بابی سەدی ذەریعە ئەسڵەن حرامەکرێ چونکە ئێمە محەڕەمەکان دوو جۆرن خەڵکە بێ لەمە تێبگا هەندێک شت هەیە محەڕەمون لذاتیە خۆی حرامە هەندێک شت هەیە لەبەر غەیری خۆی حرامە بۆ نمونە عارەق خودی خۆی حرامە سوو خودی خۆی حرامە دزی خودی خۆی حرامە بەڵام فرۆشتنی چەک حەڵاڵە لە ئەساسا فرۆشتنی چەک بە چەتە و دز و ڕێگرەکان حرامە نەک فرۆشتنی چەکەکە حەڵاڵ نییە و حرامە نا لەبەرەوەی فرۆشتنی بەوانە حرامێکە کڕین و فرۆشتن لە ئەسڵا حەڵاڵە بەڵام لە کاتی نوێژی جومعەیە حرامە ڕاوکردن حەڵاڵە لە شوێنێکی وەکو حرامە بێ ئەمانە پێیان وتی حرامەکان بۆ غەیری خۆیان نوێژکردن واجبە لە ئەرزێکی داگیرکراوە حرامە بێ لەبەرەوە هەندێک حرام هەیە جاری وا هەیە ئێمە لە بابی سەدی ذەریعە ئەڵێن حرامە چونکە خەڵک بە حرام بەکاری دێنێ بۆیە ئەم فرۆشتنەوەی ئەم قسەیە بەوەی کە ئێمە وتومانە هەندێک شت هەیە حرامە ئێمە حرامان کردونا لە ئەساسە حرامە ئەگەر وایش بێ ئەو کاتە ئێوە متهمن بۆی ئێوە حرامەکانی خوا حەڵاڵەکەن خەڵێکی تر جاری وا هەیە کە ئێمە قسە لەسەر ئەمانەکەین خەڵک بەوە ڕێ لە ئێمە ئەگرێ باشە ئەگەر ئەمانە حرامە وەرە هەلی کاری حەڵاڵم بۆ بدۆزەرەوە کاکی من ئێمە مجبەر نین بۆی کە من هەڵی کاری حەڵاڵ بۆ تۆ بدۆزمەوە بەس ئەوە بزانە خوا ژیانی هیچ کەسێکی لەسەر دەستکی حرام دانوناوە خوای پەروەردگارە فەرمووە فی السەماء ڕزقکم وما توعدون تۆ بۆ خۆت هەوڵ نادی بە ڕێگەیەکی حەڵاڵ پارە پەیاکەی پەنا ئەبەیتە بەر حرام بچۆ بە شوێن حەڵاڵە بگەڕێ کاتە من ملزم نیم بەوەی کە بە تۆ ئەڵێم ئەمە حرامە من بچیم ئیشێکی حەڵاڵ بۆ تۆ پەیاکەم بۆ ئەوی تۆ واز لە حرام بێنی وەگۆ وایە کابرا بچێ زینا بکا بڵێن نیکە بڵێ دەژنێکم بۆ بێنە کەی من ملزمم بۆی ژنێ بۆ تۆ بدۆزمەوە بۆ ئەوی کە تۆ زینا نەکەی تۆ ئاساتی بۆ خۆت زینا ئەەکەی بەڵام گرنگ ئەوەی تۆ تێبگەی ئەمە حرامە خەڵێکی تر پێناسی ئەم کۆمپانیایانە بەڕێزان ئەم کۆمپانیایانە کۆی کارەکانیان لە ساڵی 1920ەوە تقریبن کابرایەک دروست بۆ ناوی چارلز پۆنزیە ئەم پیاوێک کە سیستەمێکی داهێناوە کە سیستەمی بازرگانیکردنی هەرەمی بووە لە زەمەنی ئەوە ئەم سیستەمە دواتر قەدەغە کراوە وەکو سیستەمێک لە سیستەمەکانی فێڵ و تەڵەکە و چاوبەستکردن لە خەڵک پۆلێن کراوە وڵاتەکان قەدەغەیان کردووە ئەم پیاوە گیراوە لەسەر داهێنانی ئەم سیستەمە کە کۆی سیستەمەکە مەبنیە لەسەر درۆ لەسەر فێڵ و چاوبەستکردن ئەمە دواتر گەشەی کردووە من ناڵم سیستەمی کاری کۆمپانیاکان ئێستا سیستەمی پۆنزیەنا ئەوان هاتوون سوودیان وەرگرتووە لە سیستەمی پۆنزی لە هەندێک ڕووی فێڵکاریەوە ئێستا لە سیستەمی پۆنزی پێشیان داوەتەوە لە هەندێک ڕووی یاساییەوە هەڵەکانی پۆنزی دووبارە ناکەنەوە بۆ یاساکان یاساغیان نەکەن بۆ نمونە کاتی خۆی چارلز پۆنزی کاری لەسەر چ فیئەیە کردووە کە ئیشی کردووە فێڵی کردووە لەسەر فیئی خاوەن دەسمایی و دەوڵەمەندەکان ئەوانی ڕوتانوێتەوە کۆمپانیاکان ئێستا وا ناکەن چونکە ئەزانن پۆنزی لەوەیە هەڵە بووە کە کاری لەسەر ئەو فیئەیە کردووە لە کۆمەڵێک ڕووەوە یەکەم لەبەرەوەی دەوڵەمەندەکان هەمیشە کەمینی کۆمەڵگان بەڵام چینی هەژار و خاوەن دارایی مامناوەندەکان زۆرینەی کۆمەڵگان لەبەرەوە تۆ ئەگەر بتوێت دەوڵەمەندەکان بڕوتێنیتەوە کەمینە بۆ ئەڕوتێنێتەوە دووەم لەبەرەوەی دەوڵەمەندەکان خەبیرن لە بازرگانیە تێئەگەن فێر بوون خەڵک ناتوانێت بە ئاسان فێڵیان لێ بکە بەڵام ئەو طبقەی کە شارەزانی لە بواری بازرگانی ئاسانتر فێڵی لێ ئەکرێ لەبەر ئەوان ئێستا هاتوون لەسەر طبقەی دەوڵەمەندەکان ئیش ناکەن لەسەر طبقەی هەژارەکان ئیژەکەن لەسەر ئەو طبقەی کە بێکارن ئیژەکەن خاڵی سێیەم ئەو طبقەی کە دەوڵەمەندە منەتی نییە بەوەی کە بێ بۆ نمونە پارەیەکی داوە کاڵایەکی کڕیوە زەرری کردووە کاڵاکەی کڕیوە 25 وەرەقە ئێستا کاڵاکە 5 وەرەقە ئەکا لە بازاڕە 20 وەرەقەی زەرر کردووە زۆر بە خەمی پڕکردنەوەکەی زەرەرەکە نییە بەڵام ئەمەی کە هەژارە چوە قەرزی کردووە کاڵاکەی کڕیوە پێویستە ماندوو بێ عارق بڕێژێ شەو نەخونی بکە بۆ ئەوەی قەرزەکە بداتەوە و زەرەرەکەی پڕکاتەوە لەبەر ئیشکردن لەسەر ئەم چینە باشتر بۆ تێدەدەست باشتر ئەتوانی تەفعیلی کەی کارای بکەی چکە ناتوانێت دەست هەڵبگرێت لە دەسمایەکەی خاڵێکی تر ئەمانە هێزێکی تاقی بەشەری بۆ دروست ئەەکەن لە کاتێکا کە یاساغی ئەکا دەسەڵات یا لە کاتێکا بۆ نمونە خەڵکانێکی وەکو ئێمە کە بڵین حرامە دەمی هەزارەها خەڵکت لێ بکەنەوە چۆن ئەمە حرامە بۆ حرامە چونکە ئەمانە قووەیەکی بەشەری دروستەکەن بۆ ئەم کۆمپانیایانە لەبەرەوە ئەوان هاتوون سوودیان وەرگرتووە لەو کەلێنانەی کە لە ڕووی یاساییەوە کەلێن بوون لە سیستەمی پۆنزیە ئەوان چارەسەریان کردووە هاتوون باشتر ئێستا ئیش لەسەر
گەوجاندنی خەڵکەکەن بۆ ئەوەی خەڵک بە هەڵەدا بەرن، خەڵک بەلاڕێیا بڕن، چاوبەستی لێ بکەن، پارەکانی بخۆن. جۆرەکانی ئەم کۆمپانیایانە بەڕێزان طبعاً ئەم کۆمپانیایانە من قسەم لەسەر یەک کۆمپانیا بەتەنیا نییە، هەر کۆمپانیایەک بەم شێوازی کە پێی ئەوتێ بازرگانیکردنی تۆڕبەندی تەسویقی شەبەکەی ئیشەکە قسەمان لەسەر هەموو ئەم کۆمپانیایانەیە. نمونونەکانیان ئێستا طبعاً لە کوردستانە پێشتر شەریکەی گۆڵدن کویست هەبوو، دوای گۆڵدن کویست مێگا هۆڵدین پێیان بوو، ئێستا مەسەلەن شەریکەی کیونێت کە کاتی خۆی کویستووە، دوایتر شەریکەی مەسەلەن وۆرد GMN هەیە، شەریکەی فۆرێڤەر هەیە کە هەموو ئەم کۆمپانیایانە و دەیەهای تری وەک ئەم کۆمپانیایانە کار بە سیستەمی تەسویقی شەبەکی ئەەکەین. بۆیە من ئیشم بە ناوی کۆمپانیاکە نیە، ئەوەی ئیشم بە سیستەمی بازرگانیکردنەکە هەیە. لەبەرەوە کە ئێمە قسە ئەەکەین لەسەر قسە لەسەر سیستەمەکە ئەەکەین، قسە لەسەر نەکاڵاکانەکەین، قسەمان لەسەر نەکۆمپانیاکان هەیە، چونکە ئەم کۆمپانیایانە بەڕێزان هەر ناوێکیان هەبێ ناوەکە بەلای ئێمەوە گرنگ نییە، ئەوەی ناوەڕۆکی کارەکەیان بەلای ئێمەوە گرنگە. جۆرەکانی ئەم سیستەمە تەسویقیە چییە؟ هەندێک لەمانە ئەبێ پارە بدەی، پارە ئەدەی بۆ ئەوەی کاڵایەک بکڕی، کە کاڵاکە ئەکڕی ئەو کاڵایە مافت پێ ئەدا بەوەی ببی بە بەکاربەر، ببی بە وەکیلی کۆمپانیاکە تەسویقی بۆ بکەی، خەڵکی تر بێنی لە داهاتی خەڵکی تر بگەڕێتەوە بۆ تۆ بە سیستەمێکی متوازی لە لای ڕاست و چەپتەوە کە دروست ئەبێت، دوانسیان لە لای ڕاست و چەپتەوە بەم تەوازونە دێتە خوارەوە تا مسەویقی زیاتر بەکاربەری زیاتر بۆ کاڵاکان دروست بێت، تۆ پارەت بۆ دێتەوە. زۆربەی کۆمپانیەکانی تەسویقی شەبەکی ئێستا لەسەر ئەمە کارەکەن، بە نمونە کیونێت لە کوردستانە یا فۆرێڤەر باشە یا ئەو وۆرد GMN. هەندێک سیستەمی تریان هەیە مەرجنیە تۆ پارە بدەی کاڵا بکڕی، زیاتر ئەو لە تەسویقی هەرەمیە وجودی هەبوو کە زۆربەی دەوڵەتەکانی یاساغیان کرد، ئێستا کەم کۆمپانیا بەو سیستەمە کارەکە، ئەمەیان تۆ کاڵا ناکڕی، مجرد پارەیە گەدەی بە کۆمپانیا بۆ ئەوەی مافی ئەوەت پێ بدا بەکاربەری کاڵاکانی بیا مافی ئەوەت پێ بدا کە تۆ دیعایە بۆ کاڵاکانی ئەو کۆمپانیایە بکەی. هەندێک لەم کۆمپانیایانە بەڕێزان ئێستا کە ئیشی بۆ ئەەکەی بۆ نمونە کاڵاکەت بۆ ساخکردەوە یەکسەر پارە دەداتێ، هەر کاڵایەکی بۆ ساخەکەی تۆ عمولەیەکت ئەداتێ. هەندێک لەم کۆمپانیایانە نا ئەو لەسەر ساخکردنەوەی کاڵاکە پارە نادا، لەسەر هێنانی ئەندامی تازە و بەم سیستەمەی کە پێی ئەوتێ سیستەمی تەوازی لە لای ڕاست و چەپت بە شێوازێکی یەکسان خەڵک پیا بکەی بەم شێوازە پارە ئەدا. من توجاتەکانی ئەم کۆمپانیایانە چین چی ساغەکەنەوە؟ ئەمانە ئاڵتونیان هەیە، ئەمانە مەسەلەن سەعاتیان هەیە، ئەمانە خەدەمەتیان هەیە، ئەمانە مەسائیلی صحیان هەیە، وەسائیلی پزیشکیان هەیە، ئەمانە هەندێک شت ئەفرۆشن بۆ نمونە ملیۆنکەیان هەیە کە ئەم ملیۆنکەی لە تاقی کەهرۆمیغناطیسی و ئەو تەکنۆلۆژیایی کە ئەمڕۆ زەرری هەیە بۆ ئینسان لە شەبکاتی مۆبایل و لە چیوچیا لەمانە ئەتپارێزێ. ئەمانە شەریکاتی سیاحە و فەندەقەیان هەیە بۆ نمونە تۆ کاڵایەکە کڕی لەگەڵ کاڵاکە پاکێجێکی سەفەرکردنت ئەیاتێ، چوونەوە و مانەوە لە شوێنێکە ئەداتێ. والحاصل وەکو عەرزم کردن کاڵاکان زۆرن کە ئەوان ئیشی لەسەرەکەن کە ئەمانە بۆ ئێمە حکمی شەرعی پێوی پێویست نییە کاڵاکان، ئەوەی گرنگە بەلای ئێمە سیستەمی بە بازرگانیکردنەکەیە کە ئەوان ئیشی پێ ئەەکەن. کێن هەن ئەوانەی کە بۆ نمونە لەم جۆرە کۆمپانیایە کارەکەن، مبڕێڕاتی وجودی ئەم کۆمپانیایانە چییە ئێستا؟ طبعاً لە کاتی خۆیان کۆمپانیاکان هاتون پارەیان داوە بۆ ئەوەی ڕیکلامیان بۆ بکرێ وەکاڵاکانیان بخەنە بازارەوە. ئەوان هاتون چی ئەەکەن لەم کۆمپانیای؟ ئەڵێ من لە جیاتی ئەوەی طبعاً ئەمە ڕاست نییە، ئەساسێکی سەلیمی نییە، ئەڵێ من لە جیاتی ئەوەی پارە بدەم بە کۆمپانیایەکی ڕاگەیاندن کە ڕیکلامم بۆ بکە، من پارە ئەدەم بە گەنجێک، هەم ئیش بۆ گەنجەکە ئەدۆزمەوە هەم ڕیکلامم بۆ ئەکا. ئەمە ئەسڵ و ئەساسی نیە، ئەو لەبەر چاوی کاڵی من و تۆ نایە ئەم سیستەمە بەگەڕ بخە، ئەو لەبەر زیادکردنی داهاتی خۆی ئەم سیستەمە ئەکا من و تۆ ئەکا بە کرێکارێکی بێبەرامبەر. ئێستا مبڕێڕاتی ئەم جۆرە فکری ئەسڵەن نەماوە بۆ، یعنی ئەگەر کابرا ڕاست ئەکا ئەو مەبەستی ڕیکلامکردن و بازرگانیکردنە، ئێستا تۆ پیجێکی ئەنتەرنێتت هەبێ هەر کاڵایەکت بتەوێت ئەتوێ ڕیکلامێکی فری بۆ بکەیت، ئەتوێ زۆر بە ئاسان ئەتوانی زۆر بە ئاسان دەنگی خۆت بگەێنیتە دنیا. ئێستا دنیا بۆ بەدەیەکی بچووک تۆ ئەم هەموو پارانە بۆ ئەدەی بۆ ڕیکلامکردن، کەواتە ئەم قسەیە وانە ئەگەر ئەم کاڵایانە حەقیقی بن بۆچی کۆمپانیا زەبەلاحەکانی دنیا بەکاری ناهێنن؟ شەریکەی سۆنی بۆ بە سیستەمی تەسویقی شەبەکی کار ناکە، شەریکەی تۆیۆتا، شەریکەی تۆشیبا، بۆ شەریکە عیملاقەکانی دنیا کە شەریکاتێکی یاسایی بەهێزن بۆ نایکەن، بۆ سیستەمی تر بەکارێنن بۆ بازرگانیکردن و ڕیکلامکردن بۆ کاڵاکانیان. بۆ ئەم کۆمپانیا بێدایک و باوکانە، بۆ ئەم کۆمپانیا مەجهولانە، بۆ ئەم کۆمپانیا وەسەتانە کە زۆر شاراون
بۆ ئەمانە دێن ڕیکلامەکەن بەم شێواز یعنی عقلیەتی بازرگانی ئەمان لەوان یعنی دەسمایە و داهاتی ئەمان لەوان زیاترێکن نا بەدڵنیاییەوە نا لەبەرەوە ئەمە خۆی بۆ خۆی قسە هەڵەگرەیە کە ئەم قسانەی ئەوانەیکەن وانین ئێستا مبەڕیری ئەم جۆرە کۆمپانیا و کاڵایانە هەر نەماوە ئەم سیستەمانە بەڕێزان لە زۆربەی وڵاتانی دنیا ئێستایشی لەگەڵ بێ یاساغن ئەمریکا وڵاتە زلهێزەکانی دنیا ئەو وڵاتانەی بەتەنگ هاوڵاتیان و بەتەنگ دارایی نیشتیمانی خۆیانەوە دێن ناڕن ئەم جۆرە سیستەمانە کار بکە نە لە ئەمریکا نە لە کەنەدا نە لە فەڕەنسا نە لە وڵاتە پێشکەوتوەکانی دنیا لە هیچ وڵاتێک لەو وڵاتانە ڕێگە نادەن حتا لە وڵاتانی عالمی سێمیش ئەو وڵاتانی اقتصادی بە قووەتیان هەیە مرکزیەتی اقتصادیان هەیە لە وڵاتێکی وەکو ئیمارات کە دایکی ئیسیسمارە لەم ناوچەیە ممنوعە ئەم سیستەمانە کاری پێ بکرێت لە وڵاتێکی وەکو سعودیە ممنوعە کاری پێ بکرێت لە وڵاتێکی وەکو بەحرین ممنوعە کاری پێ بکرێت لە زۆربەی وڵاتانی دنیا ممنوعە ئەم سیستەمانە کاری پێ بکرێت شەریکەکانیشان محاکەمە ئەکەن و ئەیاندەن بەدادگا ئەمان چی ئەکەن ناو بەناو دێن تەحایل ئەکەن هەر جارە و لە ژێر ناوێکە دەڕۆنەوە ناو بازاڕی کار ناوی خۆیانە گۆڕن کاڵاکانە گۆڕن دوای ماوەیە کەشف بنەوە منعیانەکەوتەوە دیسانەوە جارێکی تر لەبەرەوە معلومی جەنابتان بێ کە ئەمە لە زۆربەی وڵاتانی دنیاە ممنوعە بۆیە ئەو کۆمپانیایانی کە بەم سیستەمە کارەکەن دێن لەسەر کێ کارەکەن عادی وەرە بزانم ئەم سیستەمە ئەگەر ئەوەنگە سیستەمێکی اقتصادی و ئابووری بەقوتە بۆ لە ئەمریکا بوونی نییە لە بەریتانیا بۆ بوونی نییە لە سوید بۆ بوونی نییە لە نەرویج لە بەلجیکا بۆ بوونی نییە بۆ لە وڵاتانە ئیش ناکەن ئەگەر ئێوە بە شوێن دەسمایە و پارە و ئەگەر ئێوە وەچێکی مشتقتان هەیە ڕوویەکی گەشتان هەیە لە ڕووی ئابووریەوە ئەگەر ئێوە لەسەر درۆ دەلەسە و فێڵ و تەڵەکە کار ناکەن بۆ دێن لەسەر وڵاتانی جیهانی سێیەم زیاتر ئیژەکەن لەکوێ زۆر بەکاربەریانەیە داماوێکی وەکو عێراق لە هەند لە پاکستان لەم وڵاتانی کە خەڵک تایە دنیای معاناتی هەیە ئەزمەی بێکاری هەیە یاساکان تۆکمەنین تایە ئەمان ئەتوانن قوتار بن لە دەستی یاساکان دێن لەم وڵاتانەیە کارەکەن ئەگەر لەو وڵاتانی کە ئابووری یاساتیایە بەهێزە ئەمان ناتوانن کار بکەن باش ئەم کۆمپانیایە چ جیاوازیەکی هەیە بۆ نمونە جاری وایە کابرا ئەڵێ باشە کاک دکتۆر چ جیاوازی ئەمە هەیە وەک لەوەی کۆمپانیایەک دێ تۆڕێک دروست ئەکا ئەم تۆڕە ئەبن بە وەکیل ئەوان کاڵاکانی بۆ ساغەکەنەوە فەرقی ئەمە چییە؟ فەرقیان ئەوەیە ئەو کۆمپانیایانی کاڵاکانیان ساغەکەنەوە مەبەستیان ساغکردنەوەی کاڵاکانیانە بەس کەواتە شەریکەیەکی وەکو سۆنی وەکیلێکی هەیە لە عێراقا چەند تەلەڤیزۆنە فرۆشێ ئەو نەعمولە ئەدا ئەو مەبەستی نییە وەکیلەکانی زۆرکە ئەو نەی مەبەستێتی کاڵاکانی زۆر ساغکاتەوە بە پێچەوانەی سیستەمی تەسویقی شەبەکی مەبەستی نییە کاڵاکانی ساغکاتەوە مەبەستێتی بەکاربەر بۆ خۆی بێنێ چونکە بەکاربەرەکان عنصری قووەتی ئەون ئەداتی قووەتی ئەون هەر بەکاربەرێک کە دێ کاڵاکە ئەکرێ ئەو ئەبێ بڕوا چی بکە ئەو ئەبێ بڕوا 4-5 بەکاربەری تر بێنێ یعنی کە تۆ یەک دانە ئەفرۆشی زەمانەتی ئەو ئەکەی ئەم کەسە 10-15 کاڵای تریشی بۆ ئەفرۆشی لە ڕێکەوە لە ڕێی هەر بەکاربەرێک کە زیادە بێ هەر بەکاربەرێکی تر کە زیادە بێ ئەویش دێ کۆمەڵی خەڵکی ترت بۆ دێنێ بەم شێوازە وەکو چۆن قومبەلەیەکی نەوەوی گەردەکانی ئەتەقنەوە بەم شێوازە تۆ کار ئەەکەی لە زێر زیادکردنی مسەوقەکان نەک فرۆشتنی کاڵاکان بۆی ئەم کۆمپانیانە خۆیان اعترافەکەن ئەڵێن ڕێژەی ساغبوونەوەی کاڵاکانمان بۆ ئەو کەسانی کە مەبەستیانە کاڵاکان بکردن لە 18 بەس بۆ ئەو کەسانی کە ئەیکردن لە پێناو ئەوەی مافی بهاتنە ناو سیستەمەکەیان پێ بدرێ ئەمانە زۆرن ئەمانە لە 100 ئەبن بە 82 هەژدی کاڵاکی ئەوێ 82 سیستەمە بازرگانیەکەی ئەوێ لەبەرەوە فەرقی هەیە تۆ بتەوێ کاڵا ساغکەیتەوە بتەوێ وەکیلت هەبێ کاڵات بۆ ساغکاتەوە وەک لەوەی بتەوێ خەڵکت بۆ پەیا ببێ بۆ ئەوەی ئەم خەڵکانە ببن بە مسەویقێکی بەلاش بۆ تۆ باش ئەی ئەم بابەتە لەگەڵ دەڵاڵیە یەک ناکاتەوە ئێمە لە شەرع ئەڵین دەڵاڵی حەڵاڵە کەسێکمان هەبێ بیەوێ بێ بە دەڵاڵ بۆ ساغکردنەوەی کۆمپانیایەک حەڵاڵە ئەی بۆ ئەم بەڕێزانی کە ئەم ئەندامانە بەکرێ گرتە ئەبن کاڵایەکیان پێ ئەفرۆشن دواتر دەڵاڵی بۆ کاڵانەکانیانکەن بۆچی ئەمە حرام بێ ئەمە کۆمەڵێک جیاوازی هەیە لەبەرەوە ناتوانین ئێمە ئەوەی لە دەڵاڵیە حەڵاڵە بیکەین بە بەڵگە بۆ حەڵالبوونی ئەم جۆرە سیستەمە بۆ یەکەم دەڵاڵەکان پارە وەرەگرن پارە نادەن لە سیستەمەکەی تەسویقی شەبەکیە پارە ئەدەن پارە وەرناگرن یعنی من کە ئەبێ ئەمەی بم بە دەڵاڵ لە جیاتی ئەوەی کۆمپانیا پارەم بداتێ ئەبێ پارە بدەم بە کۆمپانیا کاڵای لێ بکڕم ئەو جا مافی ئەوەم پێ ئەدێ کە من کاڵای بۆ ساغکەمەوە ئەمە خاڵێکە گرنگە خاڵی دووەم دەڵاڵەکان کاڵاکان ساغەکەنەوە لە مقابلی ساغکردنەوەی کاڵاکانە پارە وەرەگرن
کە تۆ کاڵاکە ئەکڕی و مافی دەڵاڵیت پێ ئەدرێ پارە وەرناگری ئەی تۆ لە مقابلی چیا پارە وەرەگری ئەبێ بڕۆی خەڵک بێنی یعنی مەفروزە کابرای دەڵاڵ بۆ نمونە من کەسێکم قەناعەت پێ کردووە بێ کاڵاکە بکڕێ باشە کە قەناعەتم پێ کردووە کاڵاکە بکرێت تەواو ئیشی من تەواو وەکو دەڵاڵ مەفروزە من پارەی خۆم وەرگرم بێمە دەرەوە لە ئینشەکە نا وانی ئەم سیستەمە من کە کابرام هێناوە کڕیوێتی بەتەنیا بەو پارە وەرناگرم ئەبێ بە سیستەمێکی متەوازی لەلای ڕاست و چەپمەوە چەند خەڵکێک بێنم ئەو جا پارە وەرەگرم بێ ئەوە من تەنها پارە لە ساکردنەوەی کاڵاکانی ئەوان وەرناگرم چەند کەسیتر لە ڕێی منەوە دێ لە ڕێی هەموو ئەمانەوە من پارە وەرەگرم ئەمەش دیسانەوە لەگەڵ سیستەمی دەڵاڵیە زۆری فەرقە خەڵێکی تر لە سیستەمی دەڵاڵیە ئێمە ئەمانەیە کاڵاکان ساخکەینەوە لەم سیستەمی تەسویقی شەبەکیەیە تۆ ئەتەوێ خەڵک بێنی ئەبێ خەڵک بێنی لە لای ڕاست و چەپتەوە زیادی کە یعنی ئەو بە زیادکردن بۆ نمونە ئەگەر من یەک لام بەهێز بوو یەک لام کاوای زۆر ساخ کردەوە بەڵام لاکەی ترم ئەکتیڤ نەبوو چست نەبوو نەیتوانی کاڵاکان ساخکاتەوە من هەر پارە وەرناگرم چکە بە سیستەمێکی متەوازی کار بکەم کەواتە من لەسەر وەرگرتن و ساخکردنەوەی کاڵاکان پارە وەرناگرم لەسەر شتێکی تر پارە وەرەگرم کە پەلکێشکردنی خەڵکە بۆ ناو سیستەمەکە خەڵێکی تر شتێکمانەیە ئێمە پێوتێ جەعالە ئەوەیە کە تۆ بۆ نمونە شتێکت لێون بووە ئەڵێ هەر کەسێ بۆم بدۆزێتەوە یا هەر کەسێ ئەو ئیشەم بۆ بە ئەنجام بگەێنی من پارەی ئەدەمێ سیستەمی جەعالش لەگەڵ ئەم سیستەمە فەرقی هەیە بۆچی فەرقی هەیە لە جەعالەیە ئەو کەسانی کە من وتومە ئەگەر کەسێ بۆم بکە ئەونەی پارە ئەدەمێ دیار نینکەن هەر کەسێ کارەکە بکە پارەی ئەدەینێ ئێمە لەم سیستەمەیە کەسەکان ئەبێ دیاری بن و ئەبێ کۆمپانیا موافق بێ لەسەر ئەوەی کە کارەکە بکەن یعنی کابرا ئەبێ بچێ عقدێ پڕکاتەوە لەگەڵ کۆمپانیا شتەکە ئەکڕێ بۆ خۆی لەکوێی جەعالەیە ئەو کەسانی کە پێیان وتێ مەجعول لەهوەکان کەی ئەوانە پارە ئەدەن بە کۆمپانیا لە جەعالەیە ئەوانە ئەچن ئیشەکە ئەکەن پارە وەرەگرن لەم سیستەمەیە هەموو کەسێک ئەبێ بێ پارە بدا بۆ ئەوەی ببێ بە مەجعول لەهو ئەبێ خۆی بێ کاڵاکە بکڕێ لە جەعالەیە ئەوان نیە شتیوامان نییە لە شەرعا سیستەمێکمان بە معنایە نییە بوونی هەبێ کەواتە ئەمە یەکێکی ترە هەڵەکان کە ئێمە ئەڵێن ئەو کەسانی کە دێنە ناو سیستەمەکەوە ئەبێ یعنی فەرزی ئەوە نەکرێ بەسەریانە کە خۆیان کاڵا بکڕن تۆ کاڵا ساغەکاتەوە پارەی بدەرێ ئەمەڵێ نا ئەبێ پارە بدا بۆ ئەوی مافی ئەوەی پێ بدرێت لە کاتێکا لە جەعالەیە ئێمە شتیوامان نییە قاڵێکی تر ئێمە ئەڵێن ئەو کەسانی کە لە سیستەمی جەعالەیە ئیش ئەکەن ئەبێ لە مقابلی ئیشی خۆیانە پارە وەربگرن ئەمان وانی ئەم لە مقابلی ئیشی خۆی و خەڵکی شا پارە وەرەگرێ بۆ نمونە من کارەکەم کردووە لە قەدەر ماندووبوونی خۆم پارەم وەرگرتووە بەس ماندووبوونی ئەو خەڵکانی تر بۆچی بۆ من دێتەوە بۆ من لەسەر حسابی ماندووبوونی ئەوان پارە وەرەگرم کەواتە مێکێکی تر لە جیاوازەکان لە نێوان ئەم سیستەم و سیستەمی جەعالەیە هیبە ئەڵێن ئەمە کۆمپانیا بەخشینە ئەیدا بۆ نمونە کە من دوو کەسی ترم بۆ هێناوە ئەڵێ کۆمپانیا تەتەوعیین پارەیەک بە دیاری ئەدا بە تۆ ئەخر خۆ هەموو دیاریەک حەڵاڵ نییە دیاری ئەو دیاریەی کە مراجعێک کە کەسێک ئیشێکی هەیە لە دائیرەیەک ئەیدا بە موظفێک بۆ ئەوەی کارەکەی بۆ بەڕێ بکە دیاریە یا ڕەشوەیە بەرتینە ناتوانانی پێی بڵی دیاری باشە ئەو دیاریەی کە قەرزارێک ئەیدا بە خاوەن قەرزەکە بۆ ئەوەی چاوەڕێ بکە لە کاتی خۆی قەرزەکەی لێ وەرنەگرێتەوە دیاریە یا سووە وەصف ناکرێت بەوەی دیاریە لەبەرەوە ئەمانە زەوابیتی شەرعی خۆیان هەیە کە تۆ ئەڵێ ئەمە جەعالەیە سەمسەرەیە و دەڵاڵیە یا کە ئەڵێ ئەمە هیبەیە هیچ کام لەم قسانە ڕاست نین ئەبێ ئێمە بین ئەمانە وردکەینەوە جیاوازیەکانی نێوان ئەم سیستەمە لەگەڵ سیستەمی تەسویقی شەبەکی بەڕوونی ئێمە قسەی لەسەر بکەین لەبەرەوە بەڕێزان ئێمە ئەڵێن ئەم سیستەمە سیستەمی عقودی مسمات نییە کاڵین عقودی مسمات نییە واتە لە هیچ کام لەو گرێ بەستانە ناچێت کە کاتی خۆی زانایانی ئیسلام قسەیان لەسەر کردو ڕێگەیان پێداوە ئەمە سیستەمێکی تازەیە کە سیستەمی تازەیە ئەبێ قسەی تازەی لەسەر بکرێ ئەبێ بین قیاسی بۆ بکەین بزانین بە قیاس ئەم سیستەمە ئەچێتەوە سەر ئەو سیستەمانی کە ڕێگە پێدراون یا ڕێگە لێگیراون بزانین خاڵی هاوبەشیان لەگەڵ کام جۆر لەو سیستەمانە زۆرترە لە چیە ئەمەمان بۆ دەرەکەوێ لە هەڵسەنگاندن بۆ کارە خراپەکان زیان بەخشەکانی لەگەڵ کارە ئیجابیاتەکانی ئەم جۆرە معاملەیە طبعاً زانایان زۆر قسەیان کردووە لەسەر ئەم بابەتە من ناتوانم لێرا بڵێم کۆی دەنگی زانایان لەسەر ئەوەیە کە ئەم کارە حرامە نا هەندێک لە زانایان فتوای حەڵاڵیان داوە بەڵام بابین دراسی فتواکان بکەین بزانین ئەو فتوایانی کە دراوە لەسەر حەڵاڵی تا چەند دقیقە و تا چەند ئاڵۆزیتیایە ئەوانیشی کە وتویانە حرامن دواتر ئێمە بڵین ئەوانی کە وتویانە حەڵاڵن کێن ئەوانی کە ئەڵێن حرامن کێن
ئەوانی کە ئەڵێن حەڵاڵن بەڵگەکانیان چییە ئەوانی کە ئەڵێن حرامن بەڵگەکانیان چییە طبعا من لێرە لەبەرەوەی کە مؤید نیم بۆ ئەوەی کە بڵێم حەڵاڵە و ئەوانی کە وتوانە حەڵاڵە کەمینەیەکی زۆر کە من یەک مؤسسەی فقینەی وتوە حەڵاڵە ئەم معاملەیە جگە لە یەکێتی زانایان لیژنەی باڵای فتوای هەرێم وتوێتی حەڵاڵە دواتر دێمە سەر فتواکە و تەفاسیلی فتواکەیان زۆربەی زانایانی دنیا بە مەجامیع فقهیەکانەوە لەسەر ئاستی وڵاتانە وتوانە ئەم کاڵایە و بەم شێوازە بازرگانی کردنە بە کاڵاکانەوە حرامن دروستێ بەم شێوازە بازرگانی بکرێ یەکێک لە مشکلەکانی ئەم کۆمپانیایانە ئەوەیە ئەم کۆمپانیایانە بۆنی سوخۆریان لێدێ بۆ چونکە کاڵاکان کە ئەیفرۆشن مەبەست نین لە بازرگانێکە کاڵاکان تەنها بۆ خۆ دزینەوەیە لەوەی ئەمان دوو هەدەف تحقیقەکەن یەکەم کاڵاکان لە سیستەمی هەرەمی ئەیان پارێزیە کە لە وڵاتانی زۆربەی وڵاتانی دنیا مەمنوعە ئەم سیستەمە یعنی تۆ بێی پارە بدەیت ئەگەر بن بڵێم بەم کۆمپانیایانە بڵێم بە کیونێت یا فۆرێڤەر هەر کۆمپانیایەکی تر بڵێم من بەس ئەمەوێ کاڵاکە بکڕم نەیەمە سیستەمەکەوە کۆمپانیاکە زۆر ئەمەی پێخۆش نییە بۆچکە ئەمە داهات ڕاستە کاڵاکە ئەفرۆشێ بەڵام ئەو نایەوێ یەک کاڵا بفرۆشی ئەو ئەوێ یەک شەبەکە کاڵای بۆ بفرۆشن ئەمە زۆر مشجع نییە بۆ ئەو بۆ منیش مشجع نییە کە وەکیلەکەیم بۆ چکە من کەسێک ئێستا من ئەگەر کەسێک بێنم بڵێ وەڵام من بەس ئەمەیە فلتەری ئاو بکڕم لە کۆمپانیای کیونێت نامەیە بچمە سیستەمەکەوە من وەکو مسەویق هیچ ئیسفادە ناکەم لەم کەسە ناشمەوێ بیکڕێ بۆ چونکە من ئەو بەتەنیایە بەتەنیا من پارەم بۆ نایێتەوە ئەبێ ئەوان بکەم بە شەبەکە بیان کەم بە تۆڕ لای ڕاست و چەپمەوە بۆ ئەوەی پارەم بۆ بێتەوە ئەگەر وانە بێ من ئیسفادە ناکەم لە سیستەمەکە باش ئەمە یەکێکە لە هەدەفەکانیان هەدەفی دووەمیان چییە هەدەفی دووەمیان ئەوەیە ئەوان بەم شێوازە خۆیان لە سیستەمی هەڕەمی ئەدزنەوە ئەڵێن ئێمە سیستەمی شەبەکین چکە لە سیستەمی هەڕەمیە ئەو خەڵکانی کە هاتنە ناو کاری کۆمپانیاکەەوە بەس پارەیانەدا بە کۆمپانیاکە بەبێ کڕینی کاڵا دەوڵەتان ئەمەیان قەدەغە کرد بە وەسیلە ئەڵێ ئێمە کاڵا ئەفرۆشین ئێمە بە خەڵکمان نەوتوە پارەمان بدەرێ و دێتە ناو سیستەمەکەەوە نا تۆ کاڵایەک بکڕەوە دێتە سیستەمەکەەوە لەبەرەوە کاڵاکان مەقسوود نین مادەم کاڵاکان مەقسوود نین تۆ پارە ئەدی بە کۆمپانیا وعدت پێ ئەدا پارەی زیاتر ئەداتەوە ئەمە گومانی هەر دۆرجۆر ڕیباکەی هەیە هەم ڕیبای فەضلی هەیە کە تۆ پارە ئەدەی دواتر پارەی زیاتر وەرەگریتەوە هەم ڕیبای نەسیعەی تایە کە تۆ پارەیەک دەی دواتر پارەیەکی تر وەرەگریتەوە بەس پارەکەی تر حاضر نییە دوای ماوەیەکی تر پارەکەی ترێ دەسەکەوێ لەبەرەوە زانایان بە تایبەتی لیژنەی دائیمەی فتوا لە سعودیە ئەڵێ ئەم سیستەمانە ئەم هۆکاری تایە بۆ حرام بوون خاڵی دووەم ئەم معاملەیە غەشی تایە چۆن غەشی تایە هەر کەسێک کە دێتە سیستەمەکەەوە کاڵا ئەکڕێ بۆ نمونە تۆ کاڵایەکت کڕیوە ئەم کاڵایەنە نرخەکانیان گرانە لە چاو بازارە ئاڵتون یەکەکری بە 25 وەرەقە ئەم 25 وەرەقەی ئاڵتونەکە لە بازارە 5 وەرەقە ئەگەر بکاتەوە 3 وەرەقە بکاتەوە سەعاتێکەکری بە 20 وەرەقە 2 وەرەقە ناکاتەوە ئەی باشە ئێمە چی ئەەکەین بۆ ئەوەی کاڵاکان ساخ بکەینەوە ئێمە ئەبێ بین بۆ ئەوەی کاڵاکان ساخ بکەینەوە بە خەڵک بڵین وەرە تۆ پارە و دەسەکەوێ لەم سیستەمە خەڵک فێڵ لە خەڵک بکەین چاوبەست لە خەڵک بکەین وعدی زۆریان پێ بدەین بڵین تۆ ئەبی بە ملیۆنێر ئەو کەسانی کە ئەبن بە سمسار ئەبن بە دەڵاڵ بۆ ئەمان چی ئەکەن ئەمانە خەڵکێکی شارەزان ئیش لەسەر ئیحباطی گەنجانەکەن دێگەنجێکی بێکارە دۆزێتەوە ئەڵێ تۆ بێکاریت تۆ ئەچی لە شوێنێکە کارێکی مانگی بە 600,000 دینار بە 400,000 دینار 400,000 دینار کەی پارەی تۆ پەیاەکی بۆ نایی من مانگی 30 وەرەقە مانگی 40 وەرەقە پەیا بکەی چۆن پەیای بکەین وەرە ئەم سیستەمەوە لە کاتێکە ئەمە فێڵە هەڵخەڵەتاندنە غەشە چونکە ئەو کاڵایانە وا ساغ نابنەوە وا دەست ناکەون ئەو پارە زۆرە کە وعدی پێ ئەدەن بە خەڵک کەمینەیەکی زۆر کەم ئەم پارە زۆرە وەرەگرن زۆرینەی خەڵک ئەفەوتێن لەم واقعەیە زۆرینەی خەڵک بەس زەرە دەکەن چونکە نە لە باقەتیان هەیە خەڵک کەسب بکەن نە خەڵکیشیان دەسەکەوێ بەوەی کە خەڵکێکی ئاوا زۆر بێن و پارەیان دەستکەوێت تۆش لە پەیداکردنی خەڵک پارە و دەسەکەوێ نەک هەر بێتە سیستەمەکەەوە بە بەلاش پارە و دەسەکەوێت خاڵێکی تر قوماری تایە بۆ قمارەکە لەو ڕۆوەیە کە مخاتڕەیەکی زۆر لە معاملەکە هەیە کە تۆ دیتە ناو سیستەمەکەەوە ئەگەر یەکەیە قازانج بکەین بەڵام لە 180 ئەگەرەکان ئەوەیە کە تۆ زەرە دەکەی چکە خەڵکت پێ پەیان نابێ مادەم وایە طبعا علەما کاتی خۆی کە قسەیان لەسەر ئەم سیستەمە کردووە لە غەرەرە گوتیانە غەرەر هەر شتەیەکە بۆ نمونە ماوەردی کە باسی غەرەرەکە ئەفەرمێکی یاڕەمەڵی لە نهایەت المحتاجە کە باسێکە ئەفەرمێ غەرەر چییە محتەمە ئەمرین ئەغلبهما ئەخوەفهما دوو ئەگەری هەیە ئەگەری زاڵیان مەترسیدارە لەم جۆرە سیستەمەیە ئەگەری زاڵ ئەگەرە مەترسیدارەکەی واتە زۆربەی کات بەکاربەرەکان زەرە دەکەن
کەمینن ئەوانی قازانجەکەن و پارەیەکی خەیاڵیان دەسەکەوێ. خاڵێکی تر بەڕێزان بابین لەسەر ئاسی ئابووری نیشتیمانی قسە لەسەرم کۆمپانیایانە بکەین. ئەو کاڵایانەی دێنە ئەم وڵاتە و ساغی ئەکەنەوە ئەم کۆمپانیایانە یەک کاڵا لەم کاڵایانە بەرهەمی نیشتیمانی نین کە ساغیشانەکەینەوە ئێمە هەمویان بە نرخی 4 قات و 5 قات ساقیانەکەینەوە. یەک کەرتی گەشتیاری کەم کۆمپانیای ئیشی لەسەرەکە و پاری بۆ پەیاەکە لە کوردستانە نیە، هەمووی لە وڵاتانی دەرەوەن. کەواتە اقتصادی وەتەنی ئێمە، داهاتی نیشتیمانی ئێمە، پاری خەڵکی ئێمە بۆ کوێ ئەڕوا؟ ئێمە هەمومان بووین بە کرێکار بۆ کۆمەڵێک کۆمپانیا کە داهات و دەسمایەکانی ئێمە ئەبەنە دەرەوەی وڵات تەوزیفی ئەکەن. یعنی ئێمە ئاڵتون نەکرین بە 25 جۆرەکە ئاڵتونەکان لەکوێ ئینتاجەکرێن؟ لە چین، لەکوێ؟ لە وڵاتێکە ئینتاجەکرێ، لە هۆنگ کۆنگ گریمان سەعاتەکان لە چ وڵاتێک ئینتاجەکرێ؟ تەمەن زۆربەی کاڵاکانیان سینیە بە کوالیتی بەرز، بەڵام ئەوانە چن ئەڵێنەمە هی سویسرا ئەو هی فلان شوێنە ئەو هی فلان شوێنە وانە. زۆربەی سینیە بەڵام کوالیتی کاڵاکان بەرزە و ئەمان مۆرێکی خۆیانی لێ ئەدەن بۆ ئەوەی بڵەن کەس نیەتی غەیری ئێمە نەبێ. باشە ئێمە ئەم پارێزە بەلاحەکە ئەدەین، ئەم سەعاتانە ساغەکەینەوە، خۆ کاڵاکان خێر ناکەنەوە. ئەمە فەرقەکە تۆ بە من بڵێ جا باش ئێوە هەموو شتە سینیە لە بازاڕا هەیە، شتە سینیەکان کە بازرگانەکانی ئێمە هاوردەی ئەەکەن خێری لێ ئەەکەن کە ساغی ئەەکەنەوە. کاڵاکانی ئێوە کە هاوردەی ئەەکەن ئەیفرۆشن کەس خێر لە کاڵاکان ناکە، هەمووشمان کاڵاکانە کڕین، کاڵاکانیشمان بۆ ساغ نابێتەوە. ئەی چی ئەەکەین؟ ئێمە خێر لە پارەی یەکتر ئەەکەین. من براکەی خۆمم هێناوە، خوشکەکەی خۆمم هێناوە، برازاکەی خۆم و خوشکەزاکەی خۆمم هێناوە کە ئەوان پارەیان داوە بە کۆمپانیا پارەی کاڵاکەی خۆی بە کاش وەرگرتووە، بەشێک لە خێری کاڵاکە کە بە نرخێکی خەیاڵی فرۆشتوێتی بە 5 قات و 6 قات، بەشێک لەو پارەی کە من لە برازاکەمم سندووە و لە براکەمم سندووە کۆمپانیا ئەیداتەوە بە من. ئەی زۆرینەی خێرەکە بۆ کوێ ئەڕواتەوە؟ بۆ گیرفانی کۆمپانیا ئەڕواتەوە کە کۆمپانیا زۆرینەی کاڵای ساخ کردوێتەوە و زۆرینەی خەڵکی ئێمەی کردووە بە کرێکار بۆ خۆی. خاڵێکی تر لە سلبیاتی ئەم سیستەمە بەڕێزان ئەوەیە تاقەی گەنجە کوژێ. هەموو گەنجەکانی ئێمە لە گەنجێکی و بەرهێنەر ئەکا بە گەنجێکی خەدەمی کابرادا ئەنیشێ بە دیار جیازێکە و ئەڕوا خەڵک قەناعەت پێ بکە کاڵای خەڵک بکڕێ. یەک گەنجی ئێمە ئینتاجی نامێنێ لە وڵاتەیە. ئادی ئەو کۆمپانیا بەڕێزانی ئەم کارە ئەکەن، وەرن هەموو گەنجانی وڵاتی خۆمانمان تەستیم کردن. چ ئاوەدانیەک لە وڵاتەیە دروست ئەبێ؟ ئەگەر ئێمە تەنها بە پارە تەولید بکەین، ئەگەر ئێمە تەنها لە پارەی گیرفانی یەک خۆمان بەخێو بکەین و بژێوی خۆمان دابین بکەین، دواتر ئێمە هەردا ئەبەزینە خوار و ئەڕۆین بۆ کوێ؟ قفڵە بێ سیستەمەکە لە قۆناغەکانە. بۆ چونکە موسەویقی تازە نایە، کە موسەویقی تازە نایە وردە خەڵک کۆمپانیا پاری دەست ناکەوێت، کە کۆمپانیا پاری دەست نەکە و پارە نادا بە بەکاربەرەکانی، کە پاری نەدا بەکاربەرەکانی کۆمپانیاکە فەشەلە هێنێ، ئینهیارەکە. لەبەرەوە ئەبینی ئەم کۆمپانیایانە ناوبەناو ناوی خۆیانە گۆڕن، سیستەم و شێوازی کاری خۆیانە گۆڕن، چونکە ئینهیارەکەن، چونکە پارەیان نامێنێ بیدەن بە خەڵک و زەربەیەکی زۆریش دە خەڵکدن. هەل لە ماوەی کە چەند وەختێکە کارەکەن لە کوردستانە چەند سکاڵای یاساییان لەسەر تۆمار کراوە، بۆ چکە درۆیان لە خەڵک لەگەڵ خەڵک کردو، چاوبەستیان کردو، قوماریان کردو بە خەڵک. لەبەرەوە ئەمان تاقی گەنجانی ئەم وڵاتانە ئەبن هێز و تواناکانیان ئەبن عەقڵیان داگیرەکەن بەبێ ئەوەی ئەم گەنجانە گەنجێکی وەبەرهێن بن بۆ وڵاتی خۆیان. خاڵێکی تر دەوڵەمەندبوونی بێهۆ ثەڕای غێر مەشروعەوەی لە قانونا ئێمە پێڵی. ثەڕای غێر مەشروع لە چیەوە؟ من هاتووم کاڵایەکم کڕیوە، دواتر چوم تۆڕێک خەڵکم دروست کردووە، من لەوانەیە 10 کەسم هێناوە لە باڵی ڕاست و چەپماکە دروستم کردوون، ئەوان چون 100 کەس 200 300 یان هێناوە لە پاری هەموو ئەمانە بۆ من دێ بەبێ ئەوەی من ئاگام لە کاری ئەو خەڵکانی تر بێ. من ئەبم بە مشەخۆر بەسەر کار و ئەرک و ماندووبوونی خەڵکەوە. کەی ئەوانە مافی منن پاری لەسەر وەربگرم؟ بۆچی پارە وەرەگرم؟ لە کاتێکا وەکو عەرزم کردن مشەخۆرەکان زۆر کەمینن، زەرەرمەندەکان زۆرینن دائیمە لە سیستەمەکەیە. لەبەرەوە ئەمە خاڵێکی ترە کە زۆر گرنگە خەڵک بیزانێ. ئەمە گرنگترین سلبیاتەکانە کە عولەما قسەی لەسەرەکەن کە وەکو عەرزم کردن سووی تایە، قوماری تایە، غەشی تایە، غەرەری تایە، تەدلیس و چاوبەست و فێڵکردنی تایە کە یەکێک لەمانە بەسە بۆ ئەوەی حرامیکە لە کاتێکە هەموو ئەمانە لە معاملەیە کۆبۆتەوە. ئەو زانایانەی کە وتویانە حرامە بۆەوەی خەڵک بزانێ کێ ئەڵێ حرامە. من نەموتووە بەتەنیا وەکو دکتۆر خالید بڵێم حرامە، بڕۆ بزانە مەجامیعی فقهی، مەجمەعی بحوثی ئەزهەر ئەڵێ حرامە، داری ئیفتای مصری ئەڵێ حرامە. نەسی فتواکانیان لە بەردەستمایە. من لە بەروی کاتی ئێوە نەکوژم تەنها دەقەکان هەندێکی ئەخوێنمەوە بەس بۆ ئەوەی کە تێ بگەین کە کێ ئەڵێ حرامە. پرسیاریان لێکراوە ئەڵێن وهذه المعاملة تكون بهذه الحال المسؤول عنها حراما شرعا. ئەڵێ حرامە بۆچی؟ بعد أن ثبت لدى أهل الاختصاص أن الشيوع مثل هذا النمط من التسويق يخل بمنظومة العمل التقليدية التي تعتمد على الوسائط المتعددة
وهو في ذات الوقت لا ينشئ منظومة أخرى بديلة منضبطة ومستقرة ويضيق فرص العمل. ووجد أن هذا الضرب من التسويق قد يدفع الأفراد إلى ممارسات غير أخلاقية من كذب الموزع أو استخدامه الألوان من الجذب يمكن أن تمثل عيبا في إرادة المشتري. قالت عيب خيت إرادة مشتري وبو عيوب إرادة دروس أكا غرر دروس أكي درو أكي تدليس أكي فعلي لي أكي بوي قناعتي بيبقي كاركبك لكاتك همو أمانة لقانوني شا ياساغن تو أجر كسيك بدرو بفعل هالخلطان بتشاو بس بغش هنا سيستمك ممنوع قانونيا. لجني دائمي فتوى السعودية على حراما على شيء على أن هذا النوع من المعاملات محرم بس سيستمي تسويق شبكيك. فالمنتج الذي تسوقه هذه الشركات على وكالاي كشركة أي خات بازار مجرد ستار تنهى برديك وذريعة للحصول على العمولات تنهى برديك بوهوي عمولي بيبيابك. وزاري أوقاف كويتي على حرامة، مجمع فقهي إسلامي على حرامة، داري إفتاء أردني على حرامة، داري إفتاء فلسطيني على حرامة. دكتور علي قرداقي ما نقلمه بيش فتواك واضح وصريحي هي لسروي ككار كردن لقل أمجور السيستم كدكتور علي قرداقي ثقلي لروي أبورية وهم كسساني كثقلي شرعي بقوتي هي. على شيء نصي فتواكي كان ديك من نقل كردوه على سبق لنا الفتوى في السنوات السابقة باشا، وهذا ما أفتى به كثير من الفقهاء المعاصرين بحرمة هذه المعاملات القائمة على فكرة التسويق الشبكي. كواتا عليه إيمو زور بيزانا يعني هاو شركش علين كهر أم سيستمي كلاسر تسويق شبكي قائمة حرام ما ملكردن لقل بوشي عليه لاشتمالها يعني لبنائها على الغرر والغش والخداع ولعدم اشتمالها على نفع يعود على المجتمع. عليه درو تشاو بستو فيلي تيايا وسوديا كينيكا كوملغا سودي لور بقدر. دكتور علي جمعة مفتي مصر ديسانوا عليه حرامة وباسي سببي فتواكيشي أكاكا عليه حرامة. موقعي إسلامي عليه حرامة. محمد راتب نابلسي عليه حرامة. صديق أمين ضرير كيكا لا أبو ناس كان عالمي إسلامي كوفاتي كردو برحمة بيوما مصايخهم بوا عليه حرامة. دكتور عجيل نشمي عليه حرامة. همو أمانة وتيانا حرامة. كي على حرامة يكيتي زانايان فتوى لجني بالاي زاناياني هريمي كردستان وتيانا حلالة حرام نية من حزة كم هلو يستيق لسر فتوى كبكم. طبعا لقر ريزي بسنورم بو هرب الريزي كوتوتي حلالة چونك أما مسألة كعلماء لواني رأي جوازيان هذا لسري لبرو من نهاتهم بربرتشي فتواكي يكيتي زانايان بدموا من تنها توضيحهم هي لسر فتواكا. يكم توضيح كهم لسر فتواكا طبعا فتواكي يكيتي زانايان لبستي نويدو هزارو حفة درشوا واتان زيكي نو مغلمو بيش درشوا فتواكا. فتواك يكيتي زانايان هي لبستو حوت يكي 2015 لسر شركي ميكا هولدين كيكيتي زانايان على تعامل كردن لقل كومبانيا ميجا هولدين حرامة بو لبروي همان سيستمي كيونيتي بكاري هناوا استا يكيتي زانايان على سيستمكي كيونيت حلالة بلام اوي طبعا راست اوان شانزة حفة مرجان داناوا بو كيونيت بلام اوان لين ميجا هولدين بمطلقي حرامة مرجان بو داناوا استا بيم سيرة بو كيونيت على حلالة من نصي فتواكيان لسد ميجا هولدين اخوين موا بو اوي بزانين چي جوازيك هي وتبريري فتواكي كيتي زانايان شيا بوتيان مقالدين حرامة استابو أولين كيونيت حلالة أما فتواكي أنا قال دواي ليكولينو بدوا داتشون بو من دركوت كجودي كرينو فروشنك بمشوية كرينو فروشنكي مقالدين باسكا لبستو حوت يكي 2015 كبجدار بو هل دستيت ببكريا قرتني ويب سايتي لكومبانياكا. طبعا إما أولين كالاكيج مشكلة مانية بكري أقريائي كره ببري $750 دواتر بيويسته بجدار بو خلقي خوازياري تر بو كومبانيا پیدا بك ام اشكالك هي كتو بيمشي خلقي خوازياري تر پیدا بكي اوانيش دبي بهمان شوي ام ويب سايتا وبكري بقردو بهمان نرخ بو ماوي سيسال واركات كسي كم تواني شش كسي تر قناعت بكات وبجداري انكرين فروش تبكت او كات كومبانيا كبشك لباري شش كسكا ددن بكومبانيا كا وبيت ددريد ببجدار بو يكم بشك ددريد ببجدار بو يكم. اما فتواكي يكيتي زانايان استا يكيتي زانايان لسر ام سيستم على شي على بوي لروي شرعيه بجداري كردن لم جور كرينو فروشناني كومبانيا كان لجير هر ناويك دابت اوا لجني بالاي فتواي هريمي كردستان بحرام و ناشرعي دزانيتو بي ريغي بي نادريت چونكا تبريدي فتواكا چيا
ئەڵێ ئەم جۆرە کڕین و فرۆشتنانە یعنی بەکرێگرتن یا کڕین و فرۆشتن فەرقی نییە ئەڵێ ئەم جۆرە کڕین و فرۆشتنانە جۆرێک لە غەرەر و فریودانی تێدایە و سەرچاوەکانی حەدیث ئاماژەیان بەوە داوە کە نەها رسول الله صلى الله عليه وسلم عن الغرر و پێشەوار ڕەمەڵی لە نهایەت المحتاجدا فەرموویەتی الغرر ما احتمل أمرين عليهما يا أغلبهما أخوفهما فتواکە بۆ کە من نەقڵم کرد دووەم جۆرێکە لە خواردنی ماڵی یەکتر بەنابەجێیی خواي قولش فرمية يا أيها الذين آمنوا لا تأكلوا أموالكم بينكم بالباطل أم سيستمانة أوي تايا خالي سيم خلطان دنو جوريك لقمار فيلي تايا بيغنبري صلى الله عليه وسلم أفرميه من غشنا فليس منا هروها فرمية لا ضرر ولا ضرار شوارم زيان بآبوري ولاد دقيانية چونك سالانة بملايين دولاري أم ولات الرواني أم ولاتانة دكريت كحسابي كومباني بانقي كومبانياكي ليه بەبێ ئەوەی کەمترین خزمەت بە وڵاتی بەشدار بووەکە بکرێت و بۆ بەرژەوەندی کەسێک زیان بە بەرژەوەندی گشتی وڵاتێک دەکەوێت لەبەر ئەو خۆیانی کە لەسەرەوە ئاماژەیان پێدراوە لیژنەی باڵای فتوای هەرێمی کوردستان بڕیاریدا کە لە ڕووی شەرعیەوە بەشداریکردن لەم جۆرە کڕین و فرۆشتنانی کۆمپانیاکان لەژێر هەر ناوێک بێت ئەوا لیژنەی باڵای فتوای هەرێمی کوردستان بە حرام و ناشەرعی دەزانێت و ڕێگەی پێنادرێت و پێویستە هاوڵاتیانی کوردستان بە هەموو شێوەیەک خۆیان لەم جۆرە کڕین و فرۆشتنانە دوور بخەنەوە ئەمە نەسی فتواکەی لەسەر مێگا هۆڵدین من پرسیارەکەم ئەوەیە ئایا ئەگەر مێگا هۆڵدین بەم شێوازە حرام بوو کە هەمان ئەو سیستەمەی کیونێتە بەکاری دێنێ بۆچی ئێستا کیونێت حەڵاڵە بە مەرج مامەڵی لەگەڵ بکرێت باش فتوایەکی تر هەیە کە دکتۆر گەزنەیی بەڕەحمەت بێ باسی کردو ئەوان دکتۆر گەزنەیی وتوێتی حەڵاڵە کاکی من دکتۆر گەزنەیی من گوێم لە فتواکەی گرتووە و من دکتۆر گەزنەیی دەرسی پێگوتو مامۆسام بووە لە قۆناغەکانە نيقوتوا حلاله من دقي فتواكي دكتور غزنيم لا ك هندك شد باسك على فتواكي كلوانا او باسي كالاكا اكا على ابي وصفي كالاكا دقيق به من عرض مكردن قسم لسر كالاكا نيه وصفي كالاكا لبرشاو فلتر افروشن والتون افروشن سعاده افروشن كابرا لبرشاويتي ايوه هيك مشكله الامر هو نيه لبرو فتواكي دكتور باسي ام موضوع عناكا خالي كتير او باس لو اكا عليه أبي بريكار هبي ما مالي لقلب بكري أمش كشيء مني بريكار هي ما مالي لقلب بكري عليه مدة مثلا دياري بكري بو أوش تكيو بدز بقى أمش شو ما نصير هيج كامل ما نية بلا أو خوي دكتور جزني لفتواكا عليه نابي كسكا أو وكيلة نابي نرخي كالاكا زياد بكري بو أوي باري بو أو بي بدري دي إيوه بمكاركن يعني أمر جيك دكتور جزني باسي أكا إيوه اما حرامي اكاك اوش بيتان علي اما حرام اگر امر جيت يابه علي اگر تو كالاك جران بكي بو او كسما في وكالتي بي بدي حرام به ايوا شواكن لبرو ناكري ايوا فتواك دكتور غزني كان ببلغه كوتيتي حلال انا ليك بابتا باسي سيستمي كرينو فروشنكاك او سيستمش حرامك ايوا كاري بيكن لكوي امي كباسم كر خوشويستان من اليم اما بيويسته ورتر ما تعامل لقل اما كومبانيا انا بكين وام كومبانيا انا حراميكي واضح لكاركانيان هيا امان بيويستا اگر بيان وكاركانيان بهيك شيء واضح حرامي تيانا مينه اما مشكله من لقلناو نيه اما نالين كومباني كيونيت يا فوريفر تا قيامت كاركاني حلال انا اما لين ام سيستمي كار كردنا حرامه كالاكان مشان مشكله نيه بلام ام سيستمي بازرگاني كردنا لبيناو ساخردنوي كالاكان بمشي واز برفراوانه اما الين اما غشي تيايا قماري تيايا دروي تيايا شاوبست وفيلي تيايا نوع لنا نوعكاني الربايشي تيايا لبرو حرام ما مالا كردن لقل ام كومبانيا انا اما بشيك كمن يستم زور بوغشراوي عرضي برستاني بكم وبودا ماليني او امانه شرعي كلا سرشاني منا بو اوي خلق جاري كتلفون بو منك ولا من بون نيري اما راي منا بواضحي لسن ام كومبانيا ومن تكام وايا لو برزاني يكيتي زانايان ما مصايني قدر جران ورتر بدوادا چون كان وجاري كتر بو كاري كومبانياكا ولي كولين وبكن لو كساني كامرو سكالا ياسايا انتو مارك دو لسر كومبانياكا ولا سر او كالا يعني كساخ كراوتوا كيما بيمان وايا ري راستقيني كومبانياكا لا يكيتي زانايان اشكرا نكراوا بيويست بدوادا چوني زياتر بكري ومراجعي فتواكا بكري وداوي لي بردن اكم اگر كاتم قرتبيتن والسلام عليكم ورحمه الله وبركاته.